ڕادیۆی دەنگی گەل دەنگی توی هەڵمەتیە. سڵاوتان لەبێ هەم کاتتان باش هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. کۆنفدراسیۆنی سەندیکاکانی سکۆتلەندا کە لە بەریتانیا و نوێنەرایەتی زیاتر لە 9 ملیۆن کرێکار دەکات لە کۆنگرێکی گشتی خۆیاندا داوای ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلانیان کرد و بەڵێنیاندا لەو چوارچێدا تێکۆشانیان فراوانترکەن. مایک ئارنۆڵد سەرۆکی کۆنفدراسیۆنی سەندیکاکانی سکۆتلەندا هەڵسەنگاندنی بۆ بڕیارەکانی کۆنگرەکەیان کرد کە تێدا بڕیاردرا فشار بکەنە سەر بەریتانیا بۆ ئەوەی چەک نەفرۆشن بە دەوڵەتی تورک. ئارنۆڵد دەڵێ لە کۆنگرەکەدا چەند داواکاریان خستۆتە ڕوو کە بەشێکیان ئەمانن تاوا لە حکوومەتی بەریتانیا دەکەن فرۆشتنی چەک بە تورکیا ڕابگرێ، هەروە داواکارن دەست بەجێ مردمانی سەر ناوچە کوردەکان ڕابگیرێ، هاوکات حکوومەتی بەریتانیا لە پێناوزادی جەستی ڕێبەر ئۆجەلاندا فشار بخاتە سەر تورکیا. و باسی لەوە کردووە کۆنگرەکە بە بەشداری 300 نوێنەری زیاتر لە 9 ملیۆن کرێکار بەڕێوە چووە. یەکێک لە باپەتە سەرەکیەکانیان پرسی ئۆجەلان بووە کە 25 ساڵە لە زیندان لایە و 3 ساڵیشە هیچ زانیاریەکیان لەوبارەوە نازانرێ. ئەوەشی خستۆتە ڕوو لە کاتی ئامادەکردنی ئەنجامنامە و دەرکردنی بڕیاریدا هیچ ئەندامێکی کۆنگرەکە لە دژی و بڕیارانە نەوەستاوتەوە، ئەمە بە پشتیوانی ڕەهای سەرجەم پێکاتەکان لە بڕیارەکان بەدەستێنرا. ئەماژێ بۆشکرە کە ڕێبەر ئۆجەلان کلیلی چارەسەریە لە ئێستاشدا بۆ ئازادی و تێدەکۆشت، بەڵام بڕیارەکانی و کۆنگرێ دەبنەمای ئەوەی کە فشاری زیاتر و قورستر بخەنە سەر دەوڵەتان. لە ئەنجامی هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ بۆ ڕێبەر ئۆجەلان دەست پێشخەری ئازادی لە سووریادا ئامادەکردنی ناردنی 3 ملیۆن و 699 هزار واژۆ دەکات بۆ یەکێتی ئەوروپا و دەشڵێ ئامانجی سەرەکی ئازادی عەبدوڵڵا ئۆجەلانە. قۆناغی دووەمی هەنگاوی ئازادی جەستەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەست پێکردووە لە چوارچێ هەنگاوەکان تاوکێسە 3 ملیۆن و 699 هزار واژۆ کۆکراوەوە. دەست پێشخەری ئازادی ئۆجەلانیش لە سووریا ئامادەکاری واژۆکان دەکات بۆ یەکێتی ئەوروپا. ئەم هەڵمەتە لە دەی تشرینی یەکەمی 2023 و بە بەشداری لە 74 وڵاتەوە بە پێشەنگایەتی دۆستانی گەلی کورد بە بەشداری پارێزەران نووسەر و چالاکوانان سیاسی و کەسایەتی ڕۆشنبیری دەستی پێکردووە و ئەم هەنگاوە تا دێ گەشە دەکات لە زۆربەی وڵاتانی گیانیشدا بڵاوبووەوە دوای 4 ڕۆژ لە ڕاگەیاندنی و هەنگاوە لە 4 تشرین یەکەم و گەلانی و باکوور ڕۆژهەڵاتی سووریا بەشداری چالاکیەکەبوون لە پرۆسەی هەنگاوەکانی توێژینەوە و چالاکی گرنگدا ئەنجامدراوە. قۆناغی دووەمی هەنگاوەکە لە 15 شوبات بەرنامەیەکی ڕۆژنامەوانی بەڕێپیاوانێکی گەورە لە شاری کۆڵن دەستی پێکرد و چەندین هەڵمەت و چالاکی جیاواز بەردەوامەوە. هەڵمەتەکە لە 4 نیسان کۆتایی هاتووە. ئامانج لە هەڵمەتەکە کۆکردنەوەی 3 ملیۆن واژۆ بووە. بە کۆی گشتی 3 ملیۆن و 699 هزار واژۆ کۆکراوەوە. ئیتر دۆسیی ڕێبەر ئاپۆ وەکو دۆسیەکی جیهانی ئێستا دەبینرێ. محەممەد ئەحمەد پێشمەرگێکی دێرینە باستەوە دەکات ڕێبەر ئاپۆ لە پێناو کورد و قسەکردن بە زمانی کوردی چەندین ساڵە لە زینداندایە. دەوڵەتی تورکیش گەلی کورد بە میلەت نازانێت بۆیە بەردەوام هێرش دەکاتە سەری. هەر هەمووی هەر چوار پارچەکەی بێتە یەک زۆر پێ خۆشحاڵم. من لە 61 لە بیرم تێت هەتا ئێستاکەی ئێمە غەدرمان لێکن. ئەم حکومەتانەی دەور و پشت غەدرمان لێکن، زۆر گوناحین، بە خۆیانە ناچنەوە، زۆر بێزەمیرن. ئێمەش ئینسانی باقەشێکە کەیانێکمان هەبێ زەرەری هەیە، بۆ ئەوان زەرەری هەیە. ئەنفالمانیان کرد، شەیدمانیان کرد، من خۆم کوڕە شەیدم. وەکاری ئەو هێرشانەکە ئێمە بە ملت نازانن، بە ژێردەسەی خۆیان نەزانن، بەس مەعەل ئەسەب بە خۆیانە بچنەوە لە کەنتوری ئیسلامی و لە کەنتوری میێوژوو هەموو شتێکەوە ئەنا ئەو ئیسانانە ڕەحمی خوا لە دریانە بێ ئەم ملەتە کوردەوا لێ ناکەن. ئاها دیتە عەبدوڵڵا ئۆجەلان چەند ساڵە سجنە بۆ سەبەب چییە؟ بۆ کوردە، بۆ کوردە بە زمانی کوردی قساکە. ئەی بۆ ئازاد نەبن، بۆ ئەوان ئازادن، ئێمە بۆ ئازاد نەبین. چاویان بە کەنتوری ملەتی کوردە هەڵ نایە. ئەتر ئەگەر فارس بێ و تورک بێ و ئەگەر عەرەب بێ، ئێمە ملەتێکی بەشخوراوین، بێ کەسین، کەسمان نییە، هیچ کەسێ پشتیوانیمان ناکە. ئێستاکەش داوام وایە لەم سەرکردانە هەر هەمویان گەورە و بیچک حیزب بیچک و گەورە پشت بگرن پشت تاها کابرای پێشینان حەودار ئەوەسێتە یەکوە هەچەنەکا بۆی ناقد نادرێ یەک دار ئاشکێت تکام وایە پشتگیری یەک بکەن، تکام وایە
لا قامیشلوش پێشەنگایك بۆ وێنەکانی ڕێبەر و جۆلان کرایەوە کە گوزارشتی لە تێکۆشانی ڕێبەر عەبدوڵڵا و جۆلان کرد لە ئامارە و تاوکەی مراڵی. یەکێتی ژنانی گەنج بە دروشمی ژن ژیان ئازادی پێشەنگایەکیان کردەوە بە هەژدەوێنە تێکۆشانی 50 ساڵی ڕێبەر و جۆلانیان نیشاندا. پێشەنگاکە لە گەڕێکی تو دووربەکی شاری قامیشلۆ کراوەتەوە دایان ژن و گەنج و هاوڵاتیان وە گەنجی ئینتەرناسیۆنالیست تێدا بەشدار بوون. هەژدەوێنەی ڕێبەر و جۆلان لە ئامارە تا دوورگەی مراڵی نیشاندرا لەسەر وێنەکانیش هاوکات بە زمانی عەرەبی باس لە تێکۆشانی ئەو 50 ساڵی کراوە. مەترسیەکانی سەرگەلی کورد بە گشتی باشووری کوردستان بەهۆی هێرشە داگیرکاریەکانەوە تا زیاتر دەبێت هیچ هەڵوەسێکیش بەرامبەر بۆ داگیرکاری فراوانەی کە لەلایەن دەوڵەتی تورکەوە کە سوکاری شەیدانیش دەڵێن یەکبوونمان دەمان کاتە بە هێزێکی گەورە کاتێک بووینە هێزی گەورە دوشمن دەزانێت ئێمە هەین و حسابمان بۆ دەکات. تورکیا هەر ئەمڕۆ لە هێرشا نەبووە. هەمیشە لە هێرشا بووە، هەمیشە ئامانجی فەوتان و جینۆسایدکردنی گەلەکەمان بووە، هەمیشە دوژمنی گەلان بووە. دەوڵەتی تورکیا قەت ڕاوەساو نییە و ئێساش بۆی بکرێ هەر زیاتر ئەیەوێ ئەم دەرفەتە نەیەڵن نەکار بۆ پەکەکە بۆ باشووری کوردستان بەعام ئەیەوێ ئەوەی کە ناوی کوردە نەیهێڵە چونکە خۆی ئەردۆغان قسەیەکی هەیە ئەڵێ ئەو کوردە باشەکە مردووە. یعنی ئەمە ئەوە ئەگەێنێکە بە حسابی ئەو ئەبێ ئەم گەلە بوونی نەمێنێ ئەبێ ئەم گەلە بمرێ ئینجا لە ئەو باشە. بەڵام وەڵامی ئێمە وەکو وەڵامی پرسیارەکە چییە؟ وەڵامی ئێمە یەکبوونە، وەڵامی ئێمە ڕێخستنی گەلی کووردە، وەڵامی ئێمە ڕێخستنی کۆمەلگایە چونکە ئێمە تەنها بەر دەردی دەوای دەردی ئێمە ڕێخستنە ئەگنا بە تەمای ئەوە بین چ دەوڵەتێکی بێگانە چ دەوڵەتێکی دراوسێ ئیقلیمی جیهانی پشگیریمان کە و یارمەتیمان بە ئەمە مەحاڵە چونکە ئەو دەوڵەتانە هەرێک لە بەرژەوەندی خۆی لە ئێمە نزیگە بێتەوە. بۆیە ئێمە یەکبوونمان ئەمانکە بە هێزێکی گەورە کاتی ئێمە بووینە هێزێکی گەورە ئەو کاتە بڕواتان ببێت دوژمنیش حسابمان بۆکە دوژمنیش ئیتر ئەزانێک کە ئێمە هەین چونکە دوژمن هەردەم وەکووتم لە کەمینایە بۆ نەمانی ئێمە لە ئۆپەراسیۆنایە بۆ دوژمنی ئێمە هەر ئەمڕۆ ئۆپەراسیۆن و هجومی نەکردووە ببینەوە نزیکی 2 ساڵە لە سنووری زاب و ئاڤاشین و مەتینایە ئەو شەڕە گەورەیە کە کردی بۆچی کردی ئەو پرۆژەیەکی گەورەی هەبوو کە لە یا تێکشکا بە تەنیا تێکشکانی ئەو تێکشکانێکی سەربازی نەبوو تێکشکانێکی سیاسیش بوو بۆ لەبەر ئەوە ئەو بە حسابی خۆی ئەو هێرشەکە کردی و کە ئێساژەر بەردەوامە و هەر مەسیریشی تێکشکانە بۆ لەبەر ئەوەی ئەو ویستی پرۆژەیەکی هەبوو ئەو پرۆژەیە ئەوە بوو باشووری کوردستان نەهێڵێ وەکو ئەم هەرێمە پەکەکە نەهێڵێ لە شاخ ڕۆژئاوای کوردستان نەهێڵێ ئەو کاتە کە ساڵی 2023 بوو خۆشبەختانە تێمان پەڕان مزەکەرەیەکی باە بنەتەوە یەکگرتوەکان کە ئیتر پەیمانی لۆزان تازە بکاتەوە بۆ 100 ساڵیکە بەڵام ئەو ئەگەری راپۆرتی لە قەنقەرەی هەدە دەربارەی زیندانیانی ئەنادۆڵی ناوین بۆ ساڵی 2023 لە زیندانە جیاوازەکان دالانێکەم 42 زیندانگانی لەدەسا کۆمیسیۆنی زیندانەکانی لە قەنقەرەی کۆمەڵی مافەکانی مرۆڤ ئێهەدە راپۆرتی ساڵی 2023 زیندانەکانی ئەنادۆڵی ناوینی ئاشکرا کردووە و بە گوێرەی راپۆرتەکە لە زیندانە جیاوازەکان دالانێکەم 42 زیندانگانی لەدەسا بەڵام بەڕێوەبەراتی زیندانەکان زانیاری بۆ ڕایگەشتی ناخەنەوە هەروەها بە گوێرەی راپۆرتەکە بەهۆی بەردەوامی گۆشەگیری ئۆدیژی ڕێبەر و جۆلان مانگرتن لە خواردن دەست پێ کردووە لانێکەم 1935 پێشەلکاری مافی مرۆڤ و تەندروستی دژی مانگرتوان ئەنجام درراوە. یوسف گۆران دەڵێت هەڵبژاردن وەکو پرۆسێکی دیموکراسی تاقە ڕێگەی دەرچوونی هەرێمەکانە لەم قەیرانە فرەڕەهەندەی سیاسی و ئابووری و دەوڵەتی و کۆمەڵگایەدا. یوسف گۆرانە دای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان ڕاگەاندووە هەڵبژاردن وەکو پرۆسێکی دیموکراسی تاقە ڕێگەی دەرچوونی هەرێمەکە لەم قەیرانە فرەڕەهەندەی سیاسی و ئابووری و دەوڵەتی کۆمەڵگایە دەڵێ هەڵبژاردنێکی پاک و بێگەر کە تێیدا پەرلەمان و حکومەت ڕنگدانی ڕاستەقینەی نوێنەرایەتیەوەتەکانی جەماعەتی خەڵکی کوردستان بن تەنها بۆ بەرژەوەندی کوردستان و خەڵکەکەی بەکاردێن. یوسف گۆران بە پێی دەزانێت دەوڵەتدارانی ئایندەی زیاتر هەوڵی ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە گێژاوی نەئارامی و ناوخۆی و ناوچەی بدە واسەوێکی ڕوون و جێگیر و خۆشگوزەران بۆ هەرێمی کوردستان
فراهم بکە لە کاتێکدا کە بڕیارە لە ڕۆژی لێ حەزیرانی ساڵ هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت جێگا ئەمەژێ هەرچەندە پارتی دموکراتی کوردستان هەڵدەدا بربەست بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستان دروستکە بەڵام بەرپرسانی کۆمیسیۆنی باڵا جەخلەوە دەکەن هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت. هەرتایبەت بە هەڵبژاردن ئامادەکارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەردەوامە سەرجەم لایەنەکان جگە لە پارتی دموکراتی کوردستان ئامادەن بۆ هەڵبژاردن حەمەد شێخ عوسمان ڕۆژنامەوانیش دەڵێ لایەنێک دەوێت دەسەڵاتی خۆی بەسەر هەڵبژاردنی هەرێمدا بسەپێنێ و نەکرێت. کێشەی سەرەکی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان نە پەیوەستە بە پابندبوون بە کاتەکەیەوە نە بە ئیرادەی لایەنەکانی ترە بەڵکو پەیوەستە بە شەفافیەت و بێگەردی ئەو هەڵبژاردنەوە. کێشەیەکی لە نێوان لایەنەکانە کە گومانیان هەیە لەو پرۆسەیە ئەم گومانە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش گومانی لێ هەیە دەیەوێت پرۆسەیەکی تا لووتکە شەفاوێ و تا لووتکە بێگەرد بێ بەڵام هەنێ لایەن هەیە کە لە لیستەکانە دەنگی زۆر زیاییتیایە لە شێوازی بازنەکانە جیاکراوەتەوە دەیەوێت سەتۆی خۆی بەسەر ئەو هەڵبژاردنە بسەمێنێتەوە بۆی هەر بە هەمان شێوازەکانی پێشوو پاکی و بێگەردی خۆی لەدەست بدات. ئیرادەکە لەوەدایە لەوە نییە کە دوا بخرێت یاخود پێش بخرێت ئەوەدا ئایا دواخستنی هەڵبژاردن لەو کاتی کە سەرۆکی هەرێم و جێگیری سەرۆکی ئەو حیزبەی کە خۆی داوای تەجیلکردنیەکات ئەوە ئایا ئەو دواخستنە زمانی پاکی و بێگەردی هەڵبژاردنەکە کات یاخونا ئەگەر زمانێک هەبێت ئەوە هەموو لایەنەکان ئامادەن بۆی بەڵام لە غیابی ئەو زمانەدا هیچ هۆکارێک نییە کە و هیچ پاڵنەرێک نییە کە دوا بخرێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پابندە بە کاتی دیاریکراوی خۆیەوە هەتا ئەو کاتەی زمانێکی تایبەت دەبێت بە